ڕۆژێکی زلامێک چوو جەمیەکی زانە. زلام ژێ زانەرە گوت پرسگرێکە کە مە هەیە ئەس دزانم ئەزێ چاوە چارەسەر بکەم. ئێزانە ژێرە گوت گۆ کەرم کە کابێژە ئەزلتە گۆهدار بکەم. وی زلامی ژێرە گوت گۆ دەما مەهەڤژینە خۆناس کرد مت گۆ کەس جێ خۆشکتر وینە دجیهانی هەموویدا. پشتی ئەس چوومە داخوازیاوێ مدید گەلک وەکەوەی خۆشک هەنا. پشتی زەواجێ و بۆ هەڤژینا من مدید گەلک ژێ خۆشکتر ژی هەنا. پشتی چەند ساڵاژی زەواجامە مدید ژن و کەچێ دنیای هەمووژی ژە هەڤژینا من خۆشکترە. ئێزانە و ڕۆژخۆر لێ نەریت. گۆتەزانێتە چ دبێژێ؟ وی زلامی ژێرە گوت گۆ بەلێ تەنێ ئەس چارەسەریەکێ دخوازم. ئێزانە ژێرە گوت گۆ پرسگرێکا سەرەکە ددلێتەی خراپ دەیە و دچاوێتەی پیس دەیە. وی زلامی ژێرە گوت گۆش بۆ چ توولک مرد ئاخڤێ؟ ئێزانە ژێرە گوت گۆ بخۆدێ ئەگەر ژن و کەچێ دنیای هەموو ملکێتە بن تێ ببینێ سەکێ جەعداژی ژوا خۆشکترن. ئەو زلام گەلێکی پێسێر هەتا ئاخفتن. ڕابوو ئێزانە ژێرە گوت گۆ ئەزێ پرسەکێش دەکەم تتخوازێ ئەف پرسگرێکە تا چارەسەر ببێ و نەمینێ. وی زلامی ژێرە گوت گۆ خۆزی. ئێزانە گوتێدا گۆ تەنێ چاوی خۆ بگرە تێ ببینێ دجیهانی هەموویدا کەس جی هەڤژیناتە خۆشکتر نینە.